جەماعەت بڕۆنە ناو بابەتەکەیانەوە پێم خۆش بوو زۆر بەگەرمی بەخێراتنیەوە بکەم و سپاسی ستافی ئەمستیۆ بکەم لە کاکسەرۆ هەتا هەموو هاوکارانم لێرە بۆ هەر هاوکاری و ڕاگۆڕینەوەیەک لە سەرەتای توێژینەوە و لە کاتی توێژینەوە و زۆر سپاسی دکتۆر ڕێدار و دکتۆر شێرزاد بکەم بۆ پابەندبوونیان بە ماوەی توێژینەوەکەوە کە ئێمە لە سەرەتاوە ڕێکەوتینە سەرەوەی 3 مانگ بێ و بە فعلی لە کاتی خۆیان تەواویان کرد. توێژینەوەکە لەسەر دروستی و نەخۆشیەکانی دڵە ڕاوکی و خەمۆکیە لە شاری هەولێرە. من ناڕۆمە ناو تەفاسیلەوە بەجێڵم بۆ جەماعەت لە دوای سیمینارەکە ڕاو بۆ چوونەکانی ئێوە تەوان جێ گرنگیە بۆ ئێمە و زۆر سپاسانەکەم جارێکی تر فەرموو دکتۆر. باشە زۆر سپاس دووبارە بەخێر بن. هەردوو ڕاستی لەبەر کەمی ماوەکەم کەسەرکەمە مۆزوعەکە بەس کورتێک باز دەکەم فکرەی بیرۆکەی ئەو توێژینەوە لە چەندە. بەڵام کە کاکسەرۆ ماجمەی کردەمە دکتۆر شێرزاد و جەماعەت دانیشتین دەویست بە شتێک بە توێژینەوە بێ بە سیمینارێک وەزعی بابلین دەرون دروستی لە هەولێر یان لە کوردستان بەگشتی تێبگەین. ئەو خەڵ باسم کرد بەڕاستی گوتم ئەو شتێکی تۆزێک ئاڵۆزە یعنی ناکرێت تۆ دەرون دروستی بە ئێستا بکەی دوایین پۆلینکردنی نەخۆشی دەرونیەکان 370 نەخۆشی دەرونی هەیە بێ ئەتوبەی باسی ئەو شتەکە تۆزە کارێکی سەخت دەبێت. بەڵام دوای بەڕاستی ڕاگەڕینەوە و ڕاپرسی لەگەڵ جەماعەت دکتۆر حوسێن هەبرادەر هەموو دکتۆر مراد و هەموو ئەوان تر گەیشتە قەناعەتێک کە یەکەم جار شتێکی عام پێشکەش بکەین شتێکی گشتی دوای ئەگە بکرێ شتەکان وەربگرێتەوە. شتە گشتەکان ئێمە سەرەتاکەمان باش و ڕێی خۆم بە جەماعەت وازم هەوڵا بم لەگەڵم ئەوە بکە یەکەم شت باسی نەخۆشی دەرونیەکان بکەین لە شاری هەولێر بەگشتی چەند نەخۆشی دەرونیمانێت چکە تۆ بەڕاستی کاتێک دەی شتێک باز دەکەی داتایەکەت پێ بێ. دیار بەڕای دکتۆر حوسێن و جەماعەتش ئەوە بکە بێن هەیکەلەی خزمەتگوزاری دەرونروستیش لە کوردستان باز بکەین. بەڕاستی ئەمە پێیان وە ئەمە دکتۆر شێرزاد ئەو دوو شتە دەبێت تەواوکەر یەکتر بن یعنی دوو توێژینەوە ناو توێژینەوەک بێ. من کاتێک باسی هەیکەلەی خزمەتگوزاری دەکەم لە کوردستاندا سیاسەتی خزمەتگوزاری مافەکانی نەخۆش ئیلە ئاخیر دوشتان باز دەکەم ئەگەر هاتوو داتایەکم پێ نەبێ بڵێن ئەوەندە نەخۆش دەرونیمان هەیە یان باری نەخۆش دەرون لە کوردستاندا لە بارێکی باشدا ئەو سیاسەتە باسکردنی شتێکی زۆر هەندە گرنگ ناگە. بە هەمان کاتێکدا من کاتێک باسی نەخۆشی دەرونیەکان بکەم نەخۆشی دەرونیەکان ئەوەندە زۆرن ڕێژیانە زۆر بووە ئەدی هۆکارەکان چنە هۆکارەکان دی پێم باس بکەم کە لە هەیکەلەکە و لە خزمەتگوزاری دەرونروستی لە کوردستان لە دابینکردنی بودجە و ئەوانەوە خۆی دەبینێتەوە. لەبەر بەڕاستی پێمان باش بوو ڕاستە ئەرکێکی زۆر قۆز و ڕاستی زۆر هیلاکبوونی هەر ئەمەە جەماعەتیش پێوە دیار بکە زۆر کۆبنەوەمان دەکرد. پێمان باش بوو هەردوو توێژینەوە ناو توێژینەوەکدان ئەویش ئەوە یەکەم ڕادەی دەرونروستی یعنی حالە سەحی نەفسی بەگشتی لە هەولێر باز بکەین پاشان بین هەیکەلەکەی باز بکەین پۆلیسەکەی باز بکەین ئەو سیاستەی کە لە کوردستان لە شاری هەولێر بەگشتی بەڕێوەچی لەبەر توێژینەوەکە دەکرێتە دوو بەشێکم ئەوەیە کە نەخۆشی دەرونیەکان باز دەکەین بەشی دومیش ئەوەیە کە تا چەند خزمەتگوزاری دەرونروستی لە شاری هەولێر پێشکەشکراوە. بەنسبەت تەوەری یەکەم کە لەسەر نەخۆشی دەرونروستیەکانمان بەگشتی نەخۆشی دەرونروستی وەکو باس کرد نزیکەی 370 نەخۆشیمان هەیە بەڵام ئێمە چەند ڕاپرسیەکمان هەیە ڕاپرسیەکان بێگومان خۆمانینە ڕاپرسی زیهاینە دێن کۆمەڵێک نەخۆشیان وەرگرتووە ئەو نەخۆشیە دەرونیانەی کەوا بە شێوەیەکی گشتی باون بۆ نمونە لە ڕاپۆرتێکی WHO لە ئەوروپا 5 نەخۆشیان وەرگرتووە کە نەخۆشیەکان دڵە ڕاوچێ و خەمۆکی و سایکۆسیس بەگشتی و وەزانم ئیدمان بوو ئیدمان لەسەر مخدرات و شتێکی تر بوون. ئەویش لە ڕاپۆرتێکەکان باز دەکەن ئەمانە تەمسیلی کولی نەخۆش دەرونیەکان ناکەن بەڵام دەکرێت وەکو نوێنەرێکی نەخۆش دەرونیەکان بەگشتی باسی بکەین. ئێمە لەبەرسی دڵەڕاوچێ و لەبەرسی خەمۆکیمان هەڵبژار لەبەرەوەی هەردووچیان زۆرترین ڕێژەیان هەیە ناو نەخۆشی دەرونیەکان یعنی کاتێک کە باسی نەخۆش دەرونیەکان دەکەین بۆ نمونە دڵەڕاوچێ نزیکەی 14 و 13 ئەوانەیە خەمۆکی لە هەموو جیهاندا لە 8 بەسەرەوێ کاتێک باس ئەو دوو نەخۆشی دەکەین نزیکەی 125 زیاتر نەخۆشی دەرونیەکان دەگرێتەوە. ئەو ئیسفتاش کات دەرمەهێنە بەڕاستی لە زۆر وڵاتاندا پێڕاوکرایە کەواتە من کاتێک دێن باسی دڵەڕاوچێ خەمۆکیەکەم زۆر لەو نەخۆشیە دەرونیانە بۆم بڕۆن دەبێتەوە یان بەلایانی کەم وەزعی دەرونروستی ئەو شوێنی کە ئەو دوو ڕاپرسی دەکەم بەدیار دەکەوێت. ئەگەر بەس بین پێناسێکی بەسیتی شتەکان بکەن دڵڕاوچێ خەمۆکی دڵڕاوچێ بریتە لە هەستێکی دەرونی ناخۆشکەوە خۆی لە نیگەرانی تر سەخلەتبوون ناڕەحەت ببینێتەوە بێگومانەوە دابەش دەکرێت بۆ 5 حاڵەت بەڵام بەگشتی شتێکی کاتێک مرۆڤەکە هەست دەکات ترسێکی یان هەردەم نیگەرانە یان هەردەم شەوەشە هۆکارەکەی دیار نییە. خەمۆکی چێ بریتە لە ئەگە بە کورتی باسکەین بریتە هەستکردن بە ناڕەحەتی یان هەستکردن بە ناشادی
او كان اذا كان براسي بس بزور بسالي اللي هنا بوي زياتر بتوان استعايد كين بلا بيرجع خالك يا مدرسة أمريكية كبيرة بالين طرقاني أمريكي كبيرين DSM-5 دلالة disorder نالا disease كاتب بس نخش دلني كان دلالة disorder شو disease شتى كلام مرض كنبوي مثلا كاتب توشي زلطة دليل دلهم نخش كم توشاتي كوجودي نبوه كاتب توشي إنفلونزا بهما شيء بلام لبس ما نخش دلني كان دلالة disorder جرفت وكوي تو هم كسيت أو حالتي بشيء لو حالتي هي هم بس بشيء لا خموشي من هي هم بشيء لا ضربشي من هي هم بشيء لا وسواسي من هي لفوق من هي حتى كوتي هم نخش دلني كان هم مرض بشيء شتى كواتا فرق مثل لقى كسب توشي نخوشي خموشي وأويكا برين فاديني زياتر بو استكبر ذاك لبناسية كمرة في شارك هر بردواميان بيقول هيس في شارك كواتا كسكت بردوام لقى راوشي بردوام خموشي وكو بكريتنا ياركي زياتر روية أو بناسي برين كتابخان أمريكي كبيان وهم كسكتي برام إيوانا زيادة لردي خوي رويشتيا ركلات نورسي زهاني بعض كالستان زيكي 50 مليون كز لهم زهان نخوشي خموشاني كذل نخوشي خموشاني كسكا بكوتا بوكو باسم كره هم خموشي بلام خموشي كان كارلا إشكام ناكا بلام رفعت نورستي كباز دكا بنزام من كز بكوتي اللي زهم دك كاري بناكري برهم هني بوي أو كذا كصفادي بكوتي كاتنا كان تسمى خشي من هذا هو بكوتي صفادين بهوي خموشي فيما رجيش قالك سؤال كانت زوج الأولى أول خموشي كنا دلوقتي وأنجستيا anxiety دي كلمة depression بله أنا هالوقت يستان طالع شو كمان خموشي بخوي براستي قرفتي كا سي قرفتي استلزي هم نبيانا قلتين نخوش كان يستخدم خموشي دلوقتي إدمان بونك كروش بروش زيادة دمان يعني تو كاتب توجنيه ودك أوصل صارش توجنيه ودك دنيا رجكان روش بروش بالله برز بونو ده بيقوم كل سنة يجيك لهم نوع ثانية ترجكي كدواي بازكي برز ده بيتو نوع حالتاني كدين لو يكي تعذيري سرطاني كبداخل يرى هرنيتمان بلان بس نوع حالتاني كدين نخوش خانه كان توشي نخوشي خموشي بنا بلان شرطني هميان دز نشان بكري خلاص مين هي بحث كان بس لكن توجنه كان أويا كراهناني كارمالي تندرستي وك مامان بارستار ليكي تعذيري سرطاني كبن كتندرست كان يستا أما بدنا هو يزود دز نشان كبن هروها تعذ بنوي دلالاتشي خموش يعني استبرستي چه او معنی کدای باست لکن اما یکی تعبیر سرکاری معنی اون خوشانه دز نشان بده دوزار اون خوشه که چندین دکتر دکتر کس بزنی او حالت چی درونی هیا او چه شی کرده معنی درست کردی دین سر کناسی درستی او کنازه که کرفلایت درستی ذهنی دینه حتی نه نبود نخوشی بالکو بریت لا حالت تواوی درستی جسته که وقتی من نمی هیچ نخوشش جستهیم هبی دو درونی سه لانی کمالاتی که وقتی لبای درونم چشم نبی لانی کمالاتی همش تقدرتوا آبری تقدرتوا خزان تقدرتوا دور بر تقدرتوا هم أمانة بمكيش للدرستي بيندي بلاش صاحبي جست صاحبي كوات أجر تمشي أو كناسية بكين كزنية صاحبي تمشي لهم خو كزنية أجر أتول لين جست تاوني لين دورين تاو دوريش تاوني لين كمالاتي كوات أو كناسية بيسوون أو كناسية كنا خوش درني كان ستواصل لخلق النخير أو بأسي لك حالة درني يعني ما نخوش درني من هي بابين قرفت درني من هي لما كذا حالة درني من هي كانت أوبن ناس في يوم شندك كوا حالات دروني كانت تنزل أو حالات دروني نج ذكرى هر وقت لو وقت كان بدنا نخش دروني أجر هاتو أو كبيست فارس جاري ما لنا كذا أجر هاتو روشون ما نقدر لوي لنا جاري مثل نخش دروني بس أدواني رابط أنا طبعا سرعة كنت في توا يكمن سيصد دومين سواسد آخر تصرف 50 مليون كذا زهندا لكنا خاني جانب توشي نخش دروني بالنسبة لي مليار كاس للدنيا توشي أو حالتنا بوا بپیتوش نوکریم سفاسیزده نخوش در زسته کن بهون نخوش در نیکان سفاسیزده او کسانی کتوشی زلطه دل شکران هر نخوش در نیکان درش خانه کن بس که سفاسیزده هم کاتیک سریان دکی لیکول نه کردیا کمشان کردی لسرتا در نخوش در نیکو لیره وش تکم کبشان دواستی اولی که تو کاتیک ریل نخوش در نیکان دگری لروی مادیوا پاریش زور بو ولاتکی خود دگرانیو چون او سفاسیزده دارن هندیشان شکرانه پیستی با بردوام درمان هي بيستي با تعذيري هي بيستي با نخوش خانه خواندن هي بهما شوا شاركون بهما شوا زلطيد بهما شوا كواتا كاتب دكتور انا نخوش المكان نقري يعني كم سفاسيتي او حالتان همي كم بكيرو عفوا يعني ولا سياسي بس سايكوسوماتيك حسابك لا سايكوسوماتيك هربو كنا نخوش درونيا سايكوسوماتيك يعني اويكا نخوش كان درونيا لري جستوى بلا انا نخوش جستوى كان يعني تسون مثلا
بەڵێ مثلا تووشی زەخت بوویمە کاتێک لایەن تۆڵتەوە زەختەکەم بخۆی با بڵێن فشاری بەردەوامی ژیانەوە تووشی قڕحە بوومە بە هەمان شێوە بۆ شێوە هۆکارەکانی دیاریکردنی محدداتی دەرەندروستی بە ئامچنە تەڵام هۆکارەکان زۆر هۆکاری لەبەرەوەی نەخۆش دەرونیەکان تێکەڵکێشی بۆ ماوەیی سایکۆلۆژی خێزان کۆمەلگا دەوروبەر هەموو دەگرێتەوە هۆکارەکان ئەوەنە هەموو دەگرێتەوە کەواتە هۆکاری کۆمەڵایەتی سایکۆلۆژی باروش ئەوانە هەموو کاریان هەیە لەسەرەوەی کەسەکە دەرون دروست بی یان دەرون نەخۆش بی فشاری بەردەوامی ئابووری کۆمەڵایەتی کە زۆر جار بەڕاستی لە وڵاتیمە هەیە ئەو فشارە فشاری کارکردن گۆڕانکاری خێرای کۆمەڵایەتی کە ئێستا بەڕاستی من لە وڵاتی خۆمان دەبین لەناکەوە وڵاتەکەمان تووشی باڵێن گەشە سەرنێکی زۆری ئابووری بوو کە زۆر خێرا بوو کەس بەخۆ ڕانەدەویست ئەوەنە هەمووی هۆکارن بە پێچەوانەکە شوێ بێگومان کاتێک لە وڵاتە تووشی دابەزیان داڕۆخانی ئاستی ئابووری دەوی بە هەمان شێو دیسان ئەوەش هۆکاریشتە جیاکای ڕێگەزی لە نێوان نێرومێ هاوێرکردن کەسەکە لە کۆمەلگا هۆکارەکەی کۆمەڵایەتی ئاینی ئایا ناوچەیە ئەوەنە هەمووی هۆکارن شێوانی گوزەرانی ناتەندروست ئەوەی کە دکتۆر شێرزاد بەڕاستی ئیخساسی زیاتر ئەوەیە ینی بینیس بێنن هێلثی لایف ستایل ینی چۆن توانین بە شێوەیەکی دروست خواردن بەکاربێنین بە شێوەیەکی دروست وەرزش بکەیت مەترسی تون تیژی بە شێوەیەکی گشتی چەند ئەتوو خەتەری تون تیژی لەسەر ئێستا ئەمە دەچین سەردانی کەمپەکان دەکەن کەمپەکانی ئاوە سووریەکان زۆربەی بن ئێستا ئێمە مرتاحین کە لە سووریا بن ناڕەحەت بووین کەواتە ئەو مەترسی لەسەری نەمەوە چەند مەترسی زیاتر بی دیسان هۆکارەکان زیاتر دەبن نەخۆش دەستەیی پێشەکردنی مافەکانی مرۆڤ یەک لە هۆکارەکانە زۆرمان هەست پێ ناکەن پێشەکردنی مافەکانی مرۆڤ بەڕاستی ڕۆژانە ئەمە لەشتی بەسیط کە زۆر زۆرەوەی لە ترافیک لای کاتێک کەسێک لە ترافیک لای تێگرێت ئەوە لەوە دەست پێ دەکات هەتا ئاخری یعنی ئەوە بەڕاستی زۆر نەفەرەکە توش ناڕەحەت دەکات تۆ ڕاوەستای کەسێک لێت داتن ئەتوو بێتاقەت دەبێت کەسێک کلێنکسەکە فرەت داتە دەرەوە زۆر ئەکید زەنابیشتان دیتە بێتاقەت دەکات ئەوانە هەمووی دەبنە هۆکار کۆ دەبنەوە دەبنەوەی کەسەکە ناتەندروست بیتن کەواتە ئەمە کاتێکمانێ استراتیژیشی ڕێک پێک بکەین چی دەکەن دەبێت ئەو خاڵانەی خواڕۆک وەڕەپێنەکان ڕێزگرتن لە مافی مەدەنی هەر کەسێک مافەکە سیاسی کۆمەڵایەتی ئابووری و کولتوری ئەوان هەم دەبێتەوە ئەوانە هەمووی هۆکاری سەرچین ئەگەر ئەو هۆکارانە ئەو مافانە بڵێن دابین دەکرێت کەسەکە ئەستان بتوان بڵێن لە ڕووی دەرونیەوە کەسەکە دەرون دروستە استراتیژیەکان لە وڵاتاندا دوای کە باس دەکەین بەڕاستی زۆربەی وڵاتەکان ئێستا بودجەیەکی زەبەلاحیان داناوە لەبەر دەرونندروستی لەبەر چیان کردو چکە بەڕاستی ئەوان هەستیان کرد ئەگەر هاتوو کە پێ دەگوترێت خۆناوی ڕێگەگرتنی زوو خۆی لە بڵێن لە زانستی پزیشکی بە شێوەیەکی گشتی سێ جۆر لە چارەسەریمان هەیە چارەسەری سەرەتایی مامناوەندی بڵێن کۆتایی ئەوەی کەسەکە تازە دەست لێشتیە و تێ چارەسەرێکی مامناوەندی ئەوەی کە تووشی نەخۆش لێبێ چارەسەری سەرەتا ئەوەی بەر لەوەی تووشی نەخۆشەکە بەوەکو مەسەلەن مەسەلەی کوتانە ئۆشتان دەگرێتەوە نەخۆش دەرونیەکانیش بۆیان دەکەوتە کاتێک تۆ دێی لە منداڵی لە قۆناغی منداڵی زۆر ڕێی لەوەی دەگری منداڵەکە تووشی کێشەبی بۆ نمونە بەهای خود زیاد بکەیت متمانی بەخۆی زیاد بکەیت هەستەکانی دەربەری لا زیاد بکەیت ئەوانە هەموو دەبنە ئەوەی کە کەسەکە لە دوا ڕۆژدا تووشی نەخۆشی دەرونیەکان نەبێت کەواتە ئەمە کاتێک بمانەوێت استراتیژیەکی دوور درێژ و قوڵ دروست بکەین لە بۆ ڕێگەگرتن نەخۆش دەرونیەکان ئەو خاڵەی خوارەوە یەکەمیان پێشگرتنی قۆناغی منداڵی زوو نمونە سەردانی ئافرەتی دووجان هەلەوە دەست پێ دەکات زۆربەی بەحسەکان باز لەوە دەکەن کێشە دەرونیەکان لەوە دەست پێ دەکات کاتێک منداڵەکە ناوژی داشتی زۆر توێژنەوە لەسەوەی کرا ئەو ئافرەتانی کە باڵێن لە خێزانێکی بەختەوەر و شاددانە دەبێت منداڵەکانی گەشەیان باشترە چۆن زانیتیان بەوەی کە کێشیان وەکو پێویستە لێدانی دڵیان منتەزەمە حتا لە دایکبوونەکەشیان ئاسانتر لەوانەیە کە هەمیشە کێشیان هەبوو قۆناغی بەر لە قوتابخانە چالشی دەرون کۆمەڵایەتی دەرونی کۆمەڵایەتی دابنکردنی خۆراک بۆ منداڵانی کە بێسەرپەرشتن ئەوانە هەمووی هۆکارن بۆی کە تووشی نەخۆش دەرون نەبێت لە دۆ ڕۆژدا پاڵپشتی منداڵان وەکو دانانی پرۆگرام چالاکی پاڵپشتی کۆمەڵایەتی بۆ بەسەڵاتچۆن شوێنەکەبی لێ بەحەوێنەوە چالش دەرونی لە قوتابخانەکان پرۆگرامی تایبەت بۆ گروپانی ئەگەر گرفتی دەرونیان هەیە چیان لێ دەکەین چاکردنی گوزارانی ناوماڵ کەوەرن ناوماڵ هەر بەستم خانەوەکە نیە شێوازی خانەوەکە ستایلی خانەوەکە کە ئێستا بەڕاستی هەمووی تێک چووە زۆربەی گەڕەکانی هەولێرە هەر حەدیقیان نەمایە کە زۆر زۆر ئینسان لە بۆ ناحیەی دەرونی خۆی پێشادبی داری سەوز لە وڵاتی ئێستا شتێکی زۆرەوە نییە کە بەڕاستی ئەوەنە ئەوان هەموو هۆکارنەوەی کەسەکە لە ڕووی دەرونیەوە کێشەی بۆ دەست بێ پرۆگرامی ڕێگرتن لە دوم دیژی کە ئێستا پێم وایە ڕێکخراوەکان زۆر لەو بوارە چالاکن پرۆگرامی گەشتسەنی دەرونندروستی ناو تا کۆمەلگا بەگشتی ئەوان هەموو دەکرێت قسەی زۆر لەسەر بکە هەرێک لەوانە بکرێتە سیمینارێک گرفت دەرونیەکان و کاریگەری لەسەر کۆمەلگا بەگشتی توێژنەوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لەوە دەکەن کە یەکێکە گرفت دەرونیەکان یەکێک لەو دەهۆکارەی کە دەبنەهۆی پەککەوتن لە دنیا یەک لە دەهۆکارەی کەمەکان طبعا یەک لەوانە باسی خەمۆشی دەکات یەک لە تەکلەکان باز دەکات لە ساڵی 2030 خەمۆشی دەبێتە دووەم هۆکاری پەککەوتەی لە دوای نەخۆشیدن لە جیهاندا دووەم هۆکاری کاتە بەپێش
جلطي دماغش دكيتو بپیش سرطان دكيتو بپیش حادثه سیارش دكيتو دكتور دوم هوكار نزدیکی لستا 22 هۆکاری پەککەوتن لە جیهاندا چینە نەخۆش دەوریەکان بۆ هەر 4 کەس لە ساڵێک یەکێک تووشی گرفتی دەروین دەبێت بۆ تێکرای تەمەنیش سێیەکی دانیشتوان واتە سێیەک یەک لە سەسی نزیکەی 133 خەڵک تووشی نەخۆشی دەوریەکان دەبن ئەوە باسی ئەو سلایدە تۆزێک تێدەپەڕێن ئەوە باسی وەلەکەکەون نەخۆش دەستنە فریاکەوتن 120 تا 40 نەخۆشی یان کێشەی دەرونیان هەیە کە بەداخۆ زۆر زاریان ناناسێتەوە بەڵام خاڵێکی کە بە سووری تەحلیل کردی زۆر مهمە گرفت دەرونەکان دەبنەوەی زیادبوونی ڕێژەی مردن بە هەر هۆکارێکی تر یعنی کاتێک کەسێک تووشی بابین جەڵتی دڵ بووە یان تووشی سوکەری بووە کاتێک تووشی نەخۆش دەرونیش دەبی ئەوەست دەکا حاڵەتەکەی زیاتر دەکات مەسەڵەن خۆکوشتن کاتێک تۆ بەخۆت مەیلی خۆکوشتنت هەیە مەیلی تونتیش هەیە کە نەخۆش دەرونیت هەیە ئەو حاڵەتە زیاتر دەبی نەخۆشەکانی کۆندانی هەیە لەبەرەوەی کەسەکە ناتوانێت ئیتمان بەخۆی بدەن نەخۆشی دڵ ئەوەش لەبەرچی لەبەرەوەی گرنگی بە تەندروستی خۆی نادەکەواتە کاتێک کەسێک نەخۆشی دڵی هەیە لە هەمان کاتدا نەخۆشی دەرونیشی هەبێ ئەگەر هەرو چارەسەری نەخۆشی دەرونیەکە نەکرد ئەو کەسە تەوەقع زووتر بمری لەو کەسەی کە نەخۆشی دەرونیەکەی نییە ئەو سلایدە باس لە خەرجەکان دەکات بەگشتی بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی خەرجی نەخۆش دەرونیەکان بریتە لە 120 ڕێکخراوی تەندروستی جیهانی تەقدیری کردی کە پێویستە 120 خەرجەکان لەبۆ نەخۆشیە دەرونیەکان بیان لەبۆ بواری خزمەتگوزاری تەندروستی بی کەسی تەنها 120 خەرجی تەندروستی بۆ دانراوە لە هەموو دنیادا تقریبا 102 لەدانێکەوەش کەمە لە ئەوە وەزارەتی تەندروستی ئەوەی کە لە باسکرا 4.5 داناوە لە بۆ تەندروستی بەگشتەوەن ئەوەی کە باز دەکەین دەرون دروستی نا تەندروستی ئەو 4.5 ئەگەر خود دەکەین کە باز دەکەین ڕێژەیەکی زۆر کەمی لە بۆ دەرون دروستی داناوەکە بەڕاستی شایانی باسکردنیە کەسی لە وڵاتێکی وەک وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە ساڵی 2006 ئەوە مەزدەرەکە لای خۆم هەیتم تەنها خەرجی نەخۆشی زۆرترینە 100 ملیارد دینار بووە ئەو دۆلار ئەو دینار نووسێت دکتۆر شێرزاد کردی 100 ملیارد دۆلار بووە بەس لە بۆشی زۆرترینە کە یەکە لە 372 نەخۆشی دەرونی 100 ملیارد دۆلار ساڵانی سال 2006 سەرفیان کردیە ئەگەر یەکە ویستی لە بۆ حاڵەتێکی مەزدەرەکان بکرێ کتێبەکە لای خۆم هەیە پێی پیشاندەم ژمارە ئەو کەشتی دەمێت لاپەڕەکەشتی دەمێت 100 ملیارد دۆلار بلیۆن بە خۆی بە ئەمریکی وسا بلیۆن دەکەن ملیارد بەڵێ کەواتە بۆ هەر چار کەسێک کە باسی خەرج دەکەین یەکێکیان پێویستی بە خزمەتگوزاری تەندروستی هەیە کەسی لە زۆربەی وڵاتان لەوەک باسمان کرد تەنها 102 خەڵک ئەو خزمەتگوزاریان پێدەگەن لە وڵاتە دەوڵەمەندەکان هەر تاکێک 44.84 دۆلاری بۆ تاقان کراوە لە وڵاتە هەژارەکاندا تەنها ئەو پوینت 20 دۆلاری بۆ تاقان کراوە بۆ خزمەتگوزاری تەندروستیەکان بەگشتی بەشێکی گشتی لە جیهاندا 167 خەرجی دەرون دروستی دەڕوا بۆ نەخۆشخانەکان زیاتر ئەو مەصرفە دەستا نەخۆشخانەکان فەرمایەک دوم ڕێنمایی دوایین با بڵێن ئامۆژگاری تەندروستی جیهانی ئەوەیە کە ئیتر نەخۆشخانە دەرونیەکان دابخرێن پزیشکەکان و پەرستارەکان دەرون بڕۆن ناو کۆمەڵگە ئێستا لە بەریتانیا بەڕاستی دەستیان پێکردەوە نزیکە 2 ساڵە پرۆگرامە هەیە بەرەبەر ڕێژەی نەخۆش دەرونیەکان کەم دەکەنەوە زیاتر دەچن ناو کۆمەڵگە ئەوەش دەکات یەکەم شت ئەو قەڵەیەی کە لەسەر نەخۆش دەرونیەکان هەیە کەم بێتەوە دوو خەڵک زیاتر بناسێت و کە نەخۆش دەرونی هەیە لە سەرەتادا بۆی چارەسەرەکەی ئاسانتر بێ سێ ئەو تەمشان کردی ئەو مەصرفی کە لە نەخۆشخانەی دەکەن لە بینایە و لە هەموو شتەکان زیاتر بێن لە ماڵ و نەخۆشەکەی سەر بکەن دەبین نەتیجەکەی باشتر نەخۆشەکە زووتر چارە بێتەوە لەبەر هەندێک دوایین کۆنە ئەوەیە کە ئەو پۆلیسیە کە دایان سیاسەتی ئەوەی کە ئیتر بەرەو ماڵەکان بڕۆن نەخشە داڕێژی سیستەمی دەرون دروستیان بڵێن ماپینگ یان نەخشەدانان تەختیت بەڵگەکان ئاماژە بۆ دەکەن کەەوە نەخشە داڕێژی سیستەمی دەرون دروستی یارمەتی گەشتسەمنی بەرەو پێشبردننی دەرون دروستی دەدات لە ئەمریکادا طبعا ئەو لە مەزدەرشکە دەرهێنایە بەڵێ ساڵانە 113 ملیارد دۆلار مەصرفی دەرون دروستی کە دەکات 5.6 بودجەی گشتی یعنی 5.6 بودجەی گشتی ئەمریکا لەبۆ بەس لەبۆ دەرون دروستی نەک لەبۆ تەندروستی ئەوەش بەراورد نازانم زۆر گەڕان تو بەڵام باسی وەکی ئەو ساڵ نزیکەی 40 میلیارد دانا بەس لەبۆ توێژینەوەکانی دەماغ ئەم نازانم چەند ڕاستی ئەو باسی کرد گوتی ئەم بخۆم متابعە دەکەم ینی 40 میلیارد دلار بەس لەبۆ توێژینەوەی دەماغ دەرنا لە ئەمریکا بزانە ئەو بودجە بەلا حەداتن ئەوان چکە ئەهمیەتی مۆزوعەکەی دەزانم بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی مصر کە بەڕاستی بۆ میش سەیر بوو ئەزانم دکتۆر شێرزادیش پێی سەیر بوو یەکە لە وڵاتە پێشەنگەکان لە بواری دەرون دروستی لە ستانۆی خەرجی دەرون دروستی بۆ دابین کراوە ستانۆی بودجەی تەندروستی ئەوزەم وایە خەرجی تەندروستی ئەقلەی تەندروستی دکتۆر ئەحمەد عۆکاشە بەڕاستی لە سیمینارێک باسی کرد باز دەکات کە لە وڵاتی عەرەبیش ئەوە زۆر باش نییە لە 100,000 کەس یەک کەس کە بخۆم لە سیمینارێکە حاضر بوون یەک کەس یان کەمتر پزیشکی دەرونی بەردەکەوێت لە کاتێکدا ستاندەری جیهانی لایەنی کەم
بۆ 10,000 کەس دەبێت دکتۆرێکی دەرونی هەبێ بەڵام ئەوی کە باس کرد لە 100,000 نیە بۆ نمونە باس کرد لە ئەسووریا تا ئێستا دکتۆری دەرونیان نیە تا ئێستا بە طریقەی باڵێن تەقلیدی نەخۆشەکان چارەسەر دەکەن لە کوردستانی خۆمون بەس بگوڕە ئەوەی مستریشم پێ زۆر بڵێ ئەم بخۆم پێم سەیرە بەس ئەوە مەزدەرمان ئەمە ژەمە پێکرد مەزدەرە ئەمە لە 2002 ستانەوەی بودجەی تەندروستی ئاگادار هەزم تەندروستیان بودجەکەی چەندە ستانەوەی خەرج تەندروستی نەک ئەم ئاگادارەوە يعني من نرم لەگەل شارێک لە دانمارک بۆ گەشتنە قاهرە یەکێ لە گلەیەکانیان ئەوە بوو کە زۆر کەم ئێستاش کەمە پارەیان هەیە کە گرنگی بە باری دەرونی سوشال سایکاتری هەردووچی ئەو دوڕەگەزان لەبیرە ئەم لەگەڵ جەناب مشکی ئەحمەد ئۆکاشە بەخۆی دکتۆرێکی مسترێک لە ئەوکانی عالەمی بەڕاستی تۆپەکانی عالەمە پرۆفسۆرە بۆ کەم جارە باز دەکا و گولەی هەیە بەڵام ئەو مەزدەرە کە باسمان کرد بەس لەبۆ ئاماژە پێکردن بوو ئەگەر بێ لەسەر کوردستانی خۆشمان بڵێن بۆ 5 میلیۆن کەس تەنها 32 پزیشکی دەرونی هەیە واتە بۆ زیاتر لە 150,000 کەس یەک پزیشک بەردەکەوێت 150,000 کەس یەک دکتۆری 5 میلیۆن کەسی والله الوقت عربي كذا خراتر داتشين يواسط هزار بو کوردستان كاكسر كاس نهاية تقديم كاس لبو إلى سيدك شاكا صفنا توسيري دكتور معنا أخصائي داري شتى 15 مليون كاس 15 مليون كاس تقريبا وقت خوي إيشي دميتو ترى وصل كاس نهاية تقديم دراسات تقريبا لا تكن نخير بس اهتمام ترسيان اللي هي اهتمام يعني إن كان موضوع مثلا كابرالين بتجراحك بس عمليات عندك أو يعني أو زيادة أشتغل دوري هي براسي. عندك خلق كسر. بلاستيك سيرجري بلاستيك سيرجري جانا كبير عمليات الدايمة كشي نفساني شكل ركعات أوه. كل مسألة كواب زم دو جمسرية شوية مثلا خزان هي نخوشي دروني هي بس تيجي وشارتي. بله مثلا يعني هل استجماع خزان بله أو نخوشي بشامل أو ديوشي ديوكي يومي حقيقة هيش لما بله نخوشي جيرين دروني ما لك جانك تو تكلا لزور خوي جيلي كان استدرون يكشته هلوش بده يكشت يعني عقلي كان لقى درني كانش تكيت كده تعزوي يعني عزوي دروني ما هي استا بس كذا بعض الدكتورة كانت تسوى كانوا كباس اللي كان أول استجماع يعني عيبية بله دكتور الشيطان خوي يوراتي أوروبا جماعة برام كامتر استا من أمريكا كان شرينك يعني كسج بودرة ودكتور نفسه شرينك إذا خوي فعلا المسألة الجيل درونيش زور كريم قالوا لا تبيش خوي كان زاكر بالضبط يعني تو لنا وكاجلات مخي عقلت تندرستها بلان نخوشي درونيتي توجه بوية توجه رام دنيا بوية أم نخوشيش عضوية أم كباز دكان براستي بوكو دكان لابتوب هاردويري هي سوفتويري هادو كتير دس هادو نخوش دكري يعني بوي خلق زاد تبدك أوش بشكل الدسميته أو زمان باز دكان براستي أوش توجه كإستا لهم ولا تلا بيدسن آخر كليت ناو كمرجع قال هذا فكاني أويا دكتورة كابلين ناو كمرجع خلق قياس بكم كربان بو أنا لو كده سافر كده درون دايما بلقى حتى ديارنا دلونا كان نخوش بلا ديارنا استا كيبورد كان ديارنا بلا ديارنا ما بس كان تيجنوا كمان او تيجنوا كمان سيبورا زاني رجيب لا بنا نخوش دلوقتي خموشنا هولاتان الشارع هو لقى حسن غاني دارين درستي خزم اوش يدوم او حسن غاني دارين درستي خزم گزاري دارين درستي كان داري تنداتي توناتي يعني كواليتي كوانتيتي كتيجنوا يوما لو في منو شي زان سيبوا فكره تيجنوا كش تاريخي دارك دنيا خارج باسكه اما اذا كان بگشتی براست اوانی پاره بو دیارکن رجع بلابون نخوش دلواچی و خموچی لگل دیارکن باوتری نشاری هولیر وقت میانه بو حالت داریم درستی نشاری هولیر دم جاکن رجع بلابون نخوش دنیا کن بپی تمام و رجزو بارک مراتی که نظم بیانی جماعت اگر بزرگی خنیا بیان من اصلا او کم کوکی چند لبا تمشان کرد واسه هم دانه دوزنو پیانی نیان نخوش دنیا کانو گورا کان وقت تمام رجز بارك مرات كان دچ باز دكن دوز نو رجال زوري خدمت گزاري دابن كراو كان كنت معنا 6 دومن 6 باري اساسي لو انا سياسه درين درستي لكردستان خارج درين درستي لكردستان خدمت گزاري درين درستي كان لكردستان درين درستي ليكي تاودي سرتاي هيتمان وتسون روسيا سرسام ري كان تيماني تن دكتور ماني تن برستار ماني هوشياري گشتي وبيوندي لقد كرتكاين اخر تيش بدوادات المتابعه رابورتي سالانه تجنوا كان شاید انجام دادن توجنوا که مثل دکا طبعا دیزاینش چین وکات کدیاری کردن مستی دیاری کردن و رجب لابنون نخوشی درباره چه خانوچی دو شوازی پانل رکبی بود کروس سکشن بکار هدو که تیای دانمونی اگه کسانی لناو شهر هویت دژین لثمان میلیون 18 تا 6 سال من دیاری کرد و طبعا بیگمان پیش از سالش نخوش درونی هی دای
شيء صار شيء بلام أو ثمن ما دور بجاب ثمني كاركن لكردستان سكو يجلا ما بس كان من الأوي لو تجنوي أويا نقوش دلني كان دبنا هوي بكوتي إما كاتك دين نقوش دلني تعال سر ذكين رجع بكوتي كم لكنوا بدل برامج ده رجع برهنان رجع برهنان تاج كردي زيادة كم هل جارين إنك sample selection بدي ستساوي أنزام سفيا كان بروسيني كردنوي جمال وسازي وجماعة ل 2000 كلستي أمار هرم أنزام دابو دانشتوان الشارع هولاد دكاترة حفظت بيشتون 1620 كز جمال أوي 8 شانستري هجدابو كدي 916 كز بريال من دابو لوي 900 كز هالبجاري 900 كز منو كو سامبل لهمو الشارع هولاد هالبجار فورم رابرسيكي دو فورم معناها الفورم يكم تايبل وبا انكزايتي وديبريشن واتا خموشي ودوراوشي هو كباس ما كرد نتكن فورم لوج تايبل بوشش بواري كباس ما كرد بواري سياسي درن درستي خرج درن درستي بواري خدمت گزاري الى اخره كوي كاست باس ما شش دونو يك لدو يك هاتين خبارو تاو بيكاتو كوتنوي داتا كان بيغمان ام تيمك مان هو ليرا تيمك دكتور مراد ك وزن هشت كزمن تسا كزمن الشارع هو من دابش كرد لدو تسار زون يكم كولا برين زاد عن كاود اسمه بيكر حتى منطقة براياتي وزون يوم براياتي لبو مخمور زون يسيم لمخمور حتى أجاب زانه حتى مسلم زاد مسلم مستعد كذا مستعد حتى عن كاودي كمان تصير باش درك كان باش يجي هلا ماشي جاري كلام هلا دابش كبسوا زون سر شهر برا بيس باري جزرانه أبو لزون كان بهم درجة وقت منطقة هجابة وحلقات لكن منطقة دولمان منطقة ويكبر الشهري بريسي لكن منطقة الشهري نزي كذا داتا كان فورمولا مشكلة بيجنا كي بدريجي هنا ما نخبر بس بكتي بدريجي هول ما ده بدريجي هم أو بسعرني كتير ده كل كنا دكتور شهزاد تساوي كوتن ما كرت شون نخش خانة بخون بحكم إنه نخش خانة ما بتلفونات لري بلين وزارة لري بري تندرستي هول الله وأنا داتا كان ما كوكر دول لنا بلين رابط كمان دانا باش دارهم كسر كيو أفراد باش دار بلا كمان هجرة ترشيح صاروا كباس ما كر برجي يقلبوا بيكساني داتا كان وربقين داتا كان كداخل كرالبو لسا برنامج SPP SPS عفوا فيرجن 12 باش كده داتا كان بكرنا هذا الشيء بس في شكلاوي بكر هاد بولزنوي بيجي وان غوراو كان تيستي كاي سكويرو هو فيشر اكزاكت بكر بهاي بي فاليو كم تو يكسان ب 0.05 كوكو سيجنيفيكانت انزانا كلام تيجي نوع 900 كاس قلت من 200 بياو 750 جنيه بجرا لان انا نوداي هجتاش شيء تسير باش دارنكر من كان سيدو بوينت هشتا ولاداني كوان ستاندرد ديفيشن ده بوينت 900 دابون زوجي تيجي نوع كان عمجك كده كان كافرت لافرت نخش دولين كان باش يجي لافرت زياده وقلا بياون طبعا لهم دنيا واحد تيجي نوع كوي مشروع درسون باش يجي نخش دولين لافرت زياده وقلا بياون هذا مدوق سيكون إضافة كده نحن نكتشف لنا كذا تعقنا بيدود بس كفياو توجبو ولا زور زحمة سعادة بتوع سلام تهو كاركي سكوا كاركي جنا ليه زحمة سعادة بتوع لا بروي ما في أو دون سياق مكتوب بس بدل برك توجب بتوع برك تعقنا بين كثير كان من برسم تيورا كان نظريات بعد نظريات اللي بس زيادة بس نظريات كان سبارك برجي توجون بدل راوتشي وخموشي أو توجون بشين لك رجي توجون بدل راوتشي 56 كذا طبعا ذكر صفات سعادة رجي خموشيش صفات يعني صفات باز دبو طبعا الذي هم ده بشكل خموشي أو رجي توزك كم ترى بلا ممكن بس صال بصال هم تمشي رجي كان ده كم صال بصال أبيتي كم ده كم ورجي كان برو سلودتي رجي خموشي بداياتي سيلو بها بوكنز أكتب شيء كتابة كان بوهش استخدم بوسيس ده أول باز ده بدلني على جوسة على شو نشتري باز زياتيش دردسي دل راوتشي أول ما سقط سعده بلا مكتوب كان زور درن لو زياترا بس تشيش دل راوتشي زور بيان نان لا برن دكتور سرداني لقيت سعودي سرتان ناكر قصد لو ناكر زور بيان دائما أو ترساني كأو تخوان نادم رجع كجل درج لو زياترا بلا أوان بشداري أو رابسان ناكر طبعا بيجمع يقلا برين أخلاقات ولا برسيش أوي كاتي كسكرات كاتو ناتو نكسر قلبي فزوجي أوي دل راوتشي هني بتاعي فوبيا كومالاتي كبش كلا دل راوتشي ترس كبش كلا دل راوتشي أوان بشدار نادم كبشدار نادم رجع كم دليل أجمع رجع كلوي زور زياترا برادك ما كل جولة تاني تربون من خمسة دلوقتي لبرتانيا بيت وسط حفتي بياو وسط يازي أفرجو دلوقتي سط صار بياو توت أنا همي هو كارم لبري أنا خزمة جزاري دروني بعدين ستساوي مروي مانية يجنا خوش خانة مانية بيجمع تصوروا لك يأتون نخش دروني كان لوقتي تو زيادة بي بالنسبة لشرنا وخو أهم برين أنا هم كده سكرت هاتوا أو
سایکولوژیست نوانە 22کەیە نا 22 پزیشکی دەرونی سایکاتریست ئەوانە سایکۆلۆژیست تازە هاتنە هێدی وا بەرەبەرە دەست پێ دەکەم دێنە هەمانیان نیوانە ئێستا هیتوان باز دەکەم هیتمان بەڵام ڕێژەکەی کەمە ڕێژەی سەری دەرەڕاوچێ 69.9 خەمۆکی 53 لە ئەفرەتان بەراورد لەگەڵ ڕێژەی دەرڕاوچێ لە کە 30.4 خەمۆکی 47 لە پیاوان بوو پەیوەندێکی ئاماری بایەخدارە بە بەهای پی ڤاری بۆ یەکەم و بۆ نەخۆشیوم ئەوە مقارنەی پیاو لەگەڵ ژن 69 بۆ 53 بۆی کەسی بە 47 بوو هەنی ڕێگەزینێر لە بۆمێ کە پێشتر باسمان کرد لە ئافرەتان زیاترە سەبار بە ڕێژەی دەرڕاوچی بە جۆری تەمەنەکان گروپی تەمەنی 18 بۆ 29 زۆرترین ڕێژەی توشبوون بە هەردوو نەخۆشی دەرونی پیشاندات کەەوە لە هەموو جیهاندا تەقریبا دەرڕاوچیەکە 39.3 بوو کە ڕێژەی خەمۆشی 46.7 بوو لە هەموو جیهاندا دائما ئەو تەمەنی کە بازەکرێت 18 بۆ 29 یان بۆ 35 ئەوانە زیاترین کەسن کە تووشی نەخۆشی دەرونیەکان دەبن واتە چینی کارگەر سەبار بە ڕێژەی دەرڕاوچی و خەمۆشی لەگەڵ باری کۆمەڵاتی لەم توێژنەوە دەرکەوتکەوە ڕێژەی هەردوو نەخۆشیەکە لەنێو ئەو کەساندا زیاتر لە خێزاندارەکان دەرچوو لە ئێمە زیاتر توش دێن دەرڕاوچی هەفتە خەمۆکی 6.7 هەرچەندە بەڕاستی ئەوە لە هەندێک توێژنەکان بەس لەوە دەکاتن بۆنی خێزان دەعمە یعنی پاڵپشتی کۆمەڵایەتیە وە دەکات کە نەخۆش دەرونیەکان بە شێوەیەکی گشتی کەم بنەوە بەس لێرە بالعکس نازم موضوعەکە کاکسەرە تەفسیرێکی کۆمەڵایەتی بداتێ کەواتە وێرە جامەکان هەردوو نەخۆش دەرڕاوچی و خەمۆکی بڵاو لە نێو دانیشتوانی شاری هەولێر ئافرەتان زیاتر دووسار نەخۆشەکان دەبنەوە لە پێوان تەمەنی گەنجی زیاتر توش دێت سەبەب بە هەردوو نەخۆشەکە زیاتر لەو کەسان ڕوودان کە خێزانداران ئاستی خوێندنیان زۆر نزمە پارەی دەستکەوتیان کەمتر لە ملیۆنێک پەیوەندێکی ئاماری بێز لە نێوان هەردوو نەخۆشی لەگەڵ ڕێگەز هەیە ئەوە سپارەکان کۆتاییەکەیەکەوە هەوڵ بدرێت وانەی کۆری گشتی لە میدیاکانی شاری هەولێر ساز بکرێت تا خەڵک شارەزای ئەو دوو نەخۆشیە بن و فێری ئەوەش بکرێن چۆن خۆیان لێی پارێزن پزیشکانی دەرونی ئاگادار ئەو ڕێژە زۆرانە بکرێن تا بە هەند وەربگرن سێن نەخۆشەکان فێری شێوازەکانی چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژانە بکرێنەوە تا دوورکەون لە توژبوون بۆ نەخۆشی دەرونیانە چارەم دەکرێت لە داهاتوو نمونەکە گەورەتر بکە سامپڵەکەی گەورەتر بکەین لەوەی زیاتر هەموو شاری هەولێر تەنانەت هەموو کوردستان بگرێتەوە دێ لەسەر بەشی دوم راپۆرتەکەی دوم لەسەر خزمەتگوزاری بوو زیاتر ئەنجامەکان ئەو راپرسیە لەگەڵ ئەنجامی چەند راپرسی وڵاتیشتر وەزگە هاردەکەمان لادە لەوەی کەمشەتان کرد چکە جزگەکەمدان نایە مقاڵان پێکەوی لەگەڵ چەند وڵاتیشتر کە 32 وڵاتن لەوانە وەکو بازمەکە لەسەرکەدە چەند بارێکمان هەبژاریەکەیان باری سیاسەتی دەرون دروستی وەزارەتی دروستی لە شاری هەولێر سیاسەتێکی نووسراوی بۆ دەرون دروستی نیە پێگومان کە ئەم باسی شاری هەولێر دەکەین بەڵام هەموو کوردستان وەیە هەتا ئێستا سیاسەتێکی محددی دەرونیمان نییە وەزارەتە چکۆلەوە وەک یەکەی چاودێری سەرەتایی هەتا ئێستا نیتوانمەدا وەک کە تەندروستەکان دەرەنجیدانی سەرچاو مرۆیەکانی ئەو بوارە هەتا ئێستا لەبەرچی دکتۆر نایە تەربین ناکە کەس گرنگی پێ نادا هەتا ئێستا ئەمە پەرستاری ئەومان نییە دەرونی نێرسمان نییە تخصص بی لانی دەرونی هەتا ئێستا نیتوان بەشداری پێکردنی خێزان نەخۆش هەتا ئێستا بەداخەوە نەخێزان نەخۆش بەشداری پێ ناکرێ سیستەمێکی چاودێریکردنی چەندایەتی چۆنایەتی کوالیتیمان نییە ئەو سیاست دەرودروستەش نەکرد لەباری ئاسایی بەڵکو لە کاتی تەنگژەکانیشدا هیچ نیتمان کەواتە بە شێوەیەکی گشتی سیاسەتی دەرودروستی لە کوردستاندا بوونی نییە یاسای دەرودروستی قانونێکی خاص بۆ ئاخری یاسای دەرچوو تایبەت بە مافی نەخۆش بەڕاستی پڕ لە کەم و کوڕی بوو من هەر وەختیش لە بۆ سەرتەری توێژنەوەی پەرلەمان دیسان بڵێن سیمینارێکم لەبیان پێشکەش کرد زۆر ڕاستپارڕێم گوتیان جێبەجێ دەکەن دوای نازانم یاسایەکە کو تێپەڕی هەر دکتۆرەکانی دەرونی زۆربیان هەنەمان دیدو بەڕاستی پڕ بوو لە کەم و کوڕی پڕ بوو لە ناواقس نەبوون یاساش دەرودروستی لێ گواڕکێشەی قوڵتر کردوێتەوە لە پارێزگاری پاڵپشتیکردنی نەخۆش و پاراستنی مافیان یەکسانی دادپەروەری لە دانیکردنی خزمەتگوزاری دەرودروستی بۆ گشتین توێژەکەەوە بەراورد لەگەڵ ئەنجامەکانی راپرسیەکە ڕێکخراوی تەندروستی جیهانی 2009 123 وڵاتە گوزاران نزمەکان و 130 وڵاتە گوزاران نزم مامناوەندەکان کە وڵاتی عێراق تێدایە سیاسەت و پلانی دەرودروستیان نییە کەچی هەم وڵاتە گوزاران بەرزەکان یان سیاسەت پلانی دەرودروستیان هەیە لە هەم وڵاتە پێشکەوتەکاندا هەیە بنسبەت خەرجەکەی هیچ بەرابەرەتێکی دەرودروستی نییە لە کوردستان تەمان لە عێراقیتمان ئەوەی بڵێن مدیریەتە سەحە نەفسیمان هەیە سەحە وەتانیەمان هەیە لە عێراق بەشێک لە ناو وەزارەت بەشێکی تایبەتە مدیر عامی خۆی هەیە ئەوە لە کوردستاندا هیچ بەرابەرەتێکمان نییە هیچ بەشێکمان نییە تایبەت بۆ بوارە لە ناو وەزارەت کەسێکیان دانا بە حساب بەڵام بەڕاستی تا ئێستا کۆنتاکتێکی وانەیە وەکو پێویست چالاکی نییە چکە لەبەرەوەی کەسە ژوورە نەدایتێ یعنی ئەوحەقان دایتێ لەو ژوورێکی دەنی ئیشی لەسەر کاتن کەواتە هیچ بەرابەرەتێکی دەرودروستی هەڵسێ بەدارانی سیاسی دەرودروستی تۆکمە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تایبەتەکانی ئەو بوارە نییە تەنها یەک نەخۆشخانەی دەرودروستی بە هەموو شاری هەولێر بەو ژمارەی کە باسمان کرد هەیە ئەوش نەخۆشخانەی دەرونیە کە بۆ دوای بە نەخۆشخانە بەڵام تا ئێستا بەش بوو ئەوش بە شەڕەشی زۆر پێدان نەخۆشخانە هەر بۆی خزمەتگوزاری زیاتر پێشکەشکەین هەر بۆ جێ دوای نەخۆشخانە تاخان دەکرێت لەلایەن ئەو بەڕێوەبەرەتیەوە بە ڕێژەیەکی دیاریکراو پێشکەش دەکرێت پشتی دەرودروستی لە خەرجی گشتی
کێشەکە چۆن بەڕاست تەلەفۆن بۆ کردن ئەوە گوتم پار چەندتان مەصرف بۆ لە تەندروستی ژمارەکان پێ گوتم بەشە دەرەندروستی چ گوتەوە نازانین چەندە هەتا ئێستا تەحدیا نەکرێت چەند لە ڕێژەی خەرجی گشتی تەندروستی لە بۆ دەرەندروستیە خلال بلان دانية لە پلان دانیا دومیش چیە نزیکە ستا هەشتای خەرجەکانی لە بۆ دەرمان دەڕوات ستا هەشتای خەرجەکان چکە بەڕاستی دەرمان پێویستە کەواتە ئەومانەی یەکش دەگەین ئەوەیە کە ئەو پارێک کە تەرخە دەکرێت بۆ بواری وەرنووسیش زۆر کەمە کاتەکاتە ئەو پۆین 23 ئەوە لە ڕەمەزانە باش ئەمزار تەفرار بزان هیلال دیاریان دیارنی ئەوە خەرجەکەی دەرەندروستی بۆ بەراورد لەگەڵ تەندروستی ئەوە دەهێنایە کە تەمشاکەن ئەو هەمووی تەندروستی پێش دەرەندروستی بە ئەستەم دیارە ئەو پۆین ئەو 23 بەراو لەگەڵ بودجەی گشتی بێ هەردیار ناکرێت ئەوە هەر بەدی ئەوە دوی بە مایکرۆسکۆپ تەمشاکەن تا ئێستا هیچ بەنسبەت بینی تەندروستی تەنی سەحینی توان بەڕاستی لە کوردستانە ئەوەی هەیە 150,000ەکەیە کە بەڕاستی ئەوەی کە خەڵک زیاتر بیرکەوڕی ئەوە بەسمان لەو توژنەوەی خەڵک پەککەوتنە لیتن ئەوە دەست دەکەن 150,000شیان دایەتی و نارە لە سەرفی دەکەی بەڕاستی کێشەکە لەوەدایە ئەتووەرە محاولەکە لە بواری خزمەتگوزاری زیاتر خزمەتگوزاری پێشکەشکە من کەسێک دەناسم لە بنەسڵاوی دوی لەوانەیە هەیە بەڵای کردنی 600,000ەکە لەبەر چ دەنێتن یعنی بەڕاستی ئەوەش بە شێوەیەکی سەخت بە شێوەیەکی ناڕێک لەلایەن وەزارەتی چاودێری کۆمەڵایەتی دەبەخشرێ زۆر کەس هەیە پەککەوتیە ڕاستە دەستمی پەککەوتە بەڵام عەقڵی پەککەوتە نییە عقلی پەککەوتی بەڵام دەکرد هەندێک ئیش بکاتن هاتیە چما کرد ئەوەی کە ئیشش دەکەین ئێستا خەڵک دی لەبەر مەدەکارێتەوە توقا دوتر موسە سەتانەوە هات لەوەی پەککەوتێکە ئەو شتێکە بۆ شێ بەڕاش تەوزا دەکرێت وەی کردیە زیاتر ڕێژەی پەککەوتی لە کوردستاندا زیاتر ئێستا نزیکەی وەزانم 100 دکتۆر شێرزاد ئەگەر ئەوی تەلەفۆنمان لە کرد گوتی لە کوردستاندا 170,000 پەککەوتە هەیە بەگشتی لەوانش پەککەوتەی بڵین دەرونی 170,000 هەنووش معاش وەردەگرن هەموو معاش وەردەگری ڕۆژانە زیاد دەبی لەبەر معاشەکە چکە معاشەکە بە شێوەیەکی ناڕێکە متەزانین تقريري طبية بقى هو بكوتة بويس طب دەگرێتە ئەنی خەڵکی ئاسایی زۆر دەکرێتە پەککەوتە بەسبەت خزمەتگوزاری دەرەندروستی دەسەڵاتێک نییە بەناوی بەڕێبەرای دەرەندروستیان فەرمانگەی دەرەندروستی لە شاری هیچ دەسەڵاتێک نییە تو نازانی سوڵتەکەت چییە لەگەڵ چی قسەی بکەی لەگەڵ چێت پێویست بە مستەشفای بوو چێلت دەکاتن کێشەش دەرون تێ ئێستامە بەڕاستی بەتوانێت تیمی گەڕۆ دروستکەن لە شاری هەولێر تیمەکە بستە ماڵان چێ دەعەمان دەکات چێ ساریداری دەکات کەسێک نییە دەبی لەگەڵ فەرمانگەی تەندروستی گشتی قسەی بکەین ئەوەی کە هەیە بریتە لە نەخۆشخانەی دەرەندروستی ئەوەی هەولێر هیچمان ئەویش کە لە پارچێکمان دابڕێ بە شەڕ وەکو مەسەلەی عێراق و کوردستان لێ هاتەوە کەسە بەدەوایەتی تەندروستی هەولێر ئەو خزمەتگوزارانیش کە پێشکەش هاوڵاتیان دەکات کۆبوتۆ لە یەکەم چارەسەرکردن نەخۆش دەرونیەکان بەگشتی ئەو نەخۆشخانەش سەربەخۆنیە لە ڕووی پەیکەری ئیداریەوە هەموو دەسەڵات و تەنانەت گشت خەرجەکانیشی سەر بە دایرە سەحی هەولێرەیە هەموو لەوێرە تا ئێستا ئەمە حسابی خەسمان لەوێ لەوە نەکرایەوە بەبەش لە ڕشتی کار و بەڕێوەبردنی پراکتیکەوە ئەو نەخۆشخانەی تەنها دەتوانێت چەند خزمەتگوزاریش محدود پێشکە لەوانە دەرمان حەبوو دەرزی بەڵام ئێستا حەز دەکەین بەڕاستی ئێمە ڕیهابیلیتیشنمان هەیە ڕیهابمان هەبی ئەوەی کە دووبارە پێگەیاندنەوە نەمانتانیوە تەیشتمان گەرازێکی گەورەیە نەمانتوانی وەری بگرین نەمانتوانی شوێنێک دابین کە لێ ئەو نەخۆشخانە ڕۆژانە بچن حرەکەت بکەن جوولە بکەن وەرە شۆپانە بێن فێرە نەجارێ بن فێرە بڵێن دارتاشی بن فێرە مۆسیقا بن فێرە ئەو شتانە من نەمانتوانی بەڕاستی لەبەر نەبوونی شوێنی پێویست ئەمە وا دەکەن بەڕاستی نەتوانی پلاندانانی کورتخایان و استراتیژی هەبێت نە پلانی کورت پێدادەن نە استراتیژی ئەنجامەکان ڕاپرسی ڕێکخراوی تەندروستی جیهانی 2000 ئەو پیشانەیە کە دەسەڵاتی دەرەندروستی بوونی هەیە لە زۆربەی وڵاتانی دنیادا لە زۆربەی هێتیان ڕۆژ ئەوەتەسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و 188 وڵاتی ئەمریکا 186 وڵاتانی ئەفریقا 138 وڵاتانی ئەوروپا نزیکەی 150 وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا دەسەڵاتی دەرەندروستی کە یەکەیەکی ئیداری تایبەتە هەیە یەک نەخۆشخانەمان وەکو باسمان کرد فایلمان هەیە لە بۆ 3289 نەخۆش تا ئێستا 3289 نەخۆشمان هەیە نەخۆشی دەرونی درێژخایان سکونیتمان کوردخایان ئەوانە درێژخایەنەکان ڕۆژانە بەلای کەم 50 نەخۆش دەبینرێت لە کلینیکی دەرەوەی پێگوتی ئەوە پیشن نەخۆشەکان طبعا ئەو 50 نەخۆشن لە ماوەی هەمووی 4 ساعت دەیبینی حسابی خۆت کە 50 نەخۆش لە 4 ساعتی چۆن دەیبینی چۆن هەڵدەسەنجێنی ئەوە پرسیارەکە دروست دەبێتن یەکەی دەرون لەگەڵی نەخۆشخانە هەتا ئێستا نیتمان یەکەی دەرون لەگەڵی نەخۆشخانە بێزگە لەوەش پەیوەندیمانە لەگەڵ بنکە تەندروستیەکانژە یعنی دکتۆری بنکەی تەندروستی هیچ ڕەبتەشی لەگەڵ من نییە کۆبنەوەمان نییە نیقاشمان یەکاکەت و حاڵەتەکان کوڕەوان دەکەی هەر شتەکە عەلا بابەڵڵا ڕۆیشتیە یان نەخۆشکە بەخۆی دێتە مستەشفای جمهوری نەخۆشخانە ماوەی کەمتر لە ساڵی بەبوو ئیدارەی نەخۆشخانەکەمان دامەزراکە باسمان کرد ئێستا باس نەخۆشخانەکەی خۆمان دەکەین بە کورتی 96 تەختەمانە لە 96 16 لە بۆ نەخۆشە کورتخایەنەکانە بێت ئەکوێت ئەوی تر دەمێت 8 لە بۆ نەخۆشخانە نەخۆش درێژخایەنەکانە ڕێژەی تەختە بۆ هەر نەخۆشی دەکاتن 0.006 بۆ 100,000 کەس کاتێگرای ژمارەی تەختە لەو پرستار بریتە لە 3 لە بۆ 4.3 طبعا هەر نەخۆش دەرونی پێویستی بەلایەنی کەم بە 4 پەرستار هەیە لێرە ئێمە چەندە
4.3 تختەکانی نەخۆش بۆ دوو جۆری دابەردەکە باسمان کرد ئەکیوت و کۆنی یعنی بڵێن درێژکان و کورتکان هەتا ئێستا ئامارێکمان نییە بزانین نەخۆشەکانمان چینە جۆرەکانی چیە تەشخیصەکەی ئەوەی تکرای بە شێوەیەکی هەڕەمی کرایە کە بەڕاستی ئەم بەخۆم باوەڕ پێ نییە کە دەکرێت بە پەلەپەل مانجی 11 بڕیارێک دێ لە وەزارەت یان لە مدیری سەحە زوو بن کە ئامارەکەمان و حازرکەن بە پەلەپەل حازری دەکەن ئەو کەسانی کە حازریش دەکەن هەمیان اختصاسیان نییە بە پەلەپەل شتەکان دەنووس و دەیاندەن هەتا ئێستا ئامارێکی ڕێکپێکمانی خۆی لێ دەستگایەکی ئامار هەبی بە دووادار چوون کاتم طبعا ئەوە ئەنجامەکان راپرسی ڕێکخراتی تەندروستی جیهانیە بۆ باسماکە ژمارەی بێرەکان ئەوە ژمارەی تەختەکان بۆ 100,000 کەس لە وڵاتی گوزاران بەرز 80 لە بۆ 100,000 کەسی 80 تەختە هەیە 80 هەندێک وڵاتی گوزاران نزم مامناوان 6 هەیە وڵاتی گوزاران نزمتر 0.86 لە هەولێر ئەوەی تەماشامان کرد 0.0 هەر دیار نییە ئەو زارە دیار نییە ئەو زار مایکرۆسکۆپی دەوێتن یەکەی تریشی دەرونی دادی هەیتمان تو بەعەدیمان تەمان هەیتمان یەکێکمان هەیە لەوێ نەخۆش داخل دەکەین 6 بێتمان هەیە لەوێ بۆ 100,000 کەس کە دەکاتی سندەکە 0.4 بژمێرە لە وڵاتە ئەوروپیەکان ئەو ڕێژەیە 3.53 تەمان زۆر مهمە یەکەی تریشی دەرونی دادی زۆر مهمە بەڕاستی لە وڵاتمە ئیتیمام پێ نەدرا علاقەی بینی مە و حاکمەکان و بینی مە و بینی شوڕتە ئەوان هەتا بەو ئاخری قەزێک بوو حاکمە ئەمە قبضی لە من دەرکرد لە مۆزوعانش کە بەڕاستی ئەو ئیتصال نەبوو یعنی نەیزان ناتوانێت ئەمە قبضی من دەرکاتن هەتا چون تێمگەیانی کاکە شتەکە بۆ شێوەیە لە وڵاتی ئەمریکا 0.45 لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوان 0.65 وەحاصل ئەوەی کە تەبشارەکەی هەموو وڵاتەکان زیاتر لەوەی کە لە کوردستان هەیە ئەو نەخۆشانەی کە لایەنە دەخوێنن لەبەر و ئیمکانیەتمان زەعیفە لە ساڵێک زیاتر ناتوان بیان خوێنین ئەوە تەمەن لە حاڵ درێژترین حاڵەتە ئەگەر زۆربیان ماڵ دوو مانگ سێ مانگ دوو بەڕوانیان کەینەوە چکە ڕێژەکە زۆرە لە کوردستاندا ئێمەش تاقەتی تەنها 6 تا 8 تەختەمان هەیە چارەسەری دەرونی کۆمەڵایەتی بوونی هەیە تەمەن زۆر کەم بەڕێژە 1 لە بۆ 20 یعنی ئێستا لە نەخۆشخانەکەی خۆمە تەنها یەک چارەسەری دەرونیمان هەیە کە فعلا ینی کوالیفایدی پسپۆر بی ئەومان هەیە کە ماستەری هەیە لە چارەسەری دەرونی پێیان سایکۆتێراپی ئەویت کە کەسە چیوەمان نییە یەک تەنها کەسمان هەیە بوونی دەرمان تەمەن دەرمان یەک لە چێشەگەورەکانمانە کە باسمان کەسەکە 80 دەرمان دەڕواتن هیچ ئەمرێکمان لەبەر دەستی نییە بەڵام بەڕاستی کێشەیەکی زۆرمان لەبەر دەرمان هەیە یەکسان دەستەبەرکردی خزمەت وەزاری دەرون بۆ گشت خەڵک بێگومان ئەوە گشت خەڵکەوەی جیاوازی ئایلەوەی جیاوازی نەتەوە هەموو کەسێک دەتوانێت بە نەخۆشخانەی دەرونی هەولێر عیلاجی وەرگرێت بەڵام ئەوەی کە تێبین دەکرێت لەبەر ئەوەی ئەمە لە دەرەوەی شار هەتا ئێستا دکتۆری دەرونیمان نییە تا ئێستا پەرستار دەرونیمان نییە ئەوانی کە لە دەرەوەی شارن کەمتر ئەو خزمەتگوزاریانە پێدەگاتن لەیەکەی چادەی سەرەتایی دەرون دروستی لە یەکەی چادەی سەرەتایی بەڕاستی تا ئێستا کەسێکمان لە وەکو باسمان کرد پەیوەندیشی زۆر لاواسێ لە بینینەوە لە بینی ئەو یەکەیە ئەوەی کە دەکرێت یەکەی چادەی سەرەتایی تەنها لە بواری تەندروستیە ینی بەشێکمان نییە بەناوی یەکەی چادەی سەرەتایی بۆ بواری دەرونی طبعا ئەوژێک لە کەم و کوڕەکان بەڕاستی کە لە مێژە ئەوەی کە باس کراوە ئەو سیستەمە ئیساڵی هەفتەیەکانە لە هەموو وڵاتاندا ئێستا بوویتە کۆمیونیتی مێدیسن واتە تۆ بێن ناو خەڵک فامیلی مێدیسن بێن ناو خەڵک ئەو خزمەتگوزارانە پێشکەش بکەیت ئەوانەی کارمان وستافەتە ئێستا هیچمان بەداخەوە تەنها چەند پزیشکێک وشکە ساڵانە جاربەجار دەستی دەورشی دەکەن قسابی یان شەریکەت دێ لێ بەڕێوەتان بەشداری چەند بڵێن وەرکشۆپ کۆنفرانسێک دەکەن سەرچاوەیەکان ژمارە کارمەند و پزیشکان لە کەلەبار دەرەندروستی کار دەکەن 18.6 بۆ 100,000 کەس بە چاوپۆشی لەوەی هەندێک ڕێکخراوی ناحکومی خزمەتگوزاری دەرەندروستی پێشکەش دەکەن ڕێژەی پزیشکانی دەرونی بۆ 100,000 کەس بریتە لە 3.7 ئەوە ڕێژەی کارمەندەکان و سایکۆلۆژیستەکانمانە دکتۆر لە قسمیمە پەرستارەکان 22 پەرستارمان هەیە بۆ ملیۆنێک و قسوور کەس لە پارێزگای هەولێر سایکۆلۆژیست تەنها 11 کەسمان هەیە کەیژ بکە توێژەر 4مان هەیە توێژەری کۆمەڵایەتی 37مان هەیە کار دەکات هەموو توێژە ئەوەی ئاخری ئەوە نیە ڕێژەی گشتیە بوون ئەو سێدانەمان هەیە ئەوە کۆی گشتی نەک توێژەری کۆمەڵایەتی کۆی گشتی دەکات 37 توێژەری کۆمەڵایەتی کۆی گشتی بوون کۆی گشتی ئەوە ببوورە پەرستارەکان سپێشالیست نین هیچ سپێشالیست نین ئەوە لە هیچ سپێشالیست نەکرد فقط ئەو پەرستارەمان ئەمانە لەناو نەخۆشخانەی دەرونی ئەوان هەموو ناو نەخۆشخانەی دەرونی باسی شوێنی تر ناکەن چکە فقط نەخۆشخانەی دەرونی بە شێوەیەکی فەرمی خزمەتگوزاری دەرەندروستی بۆ نەخۆشی دەرونیەکان پێشکەش دەکات باس نەخۆش دەرونی دەکەن حاڵەتێکی ترە سەبارەت بە سایکۆلۆژیستەکان یعنی کە دەنێ سایکۆلۆژیست یعنی ئەوانە یعنی حەزمی ئیشارە بۆ بکەم کەوا ئەوە نینە کە بە تەواوی شەکانی خۆیان بکەن یعنی ئەو شخصە مناسبەن لەو شوێنێدان خۆی بکات یعنی سایکۆثێراپی بداتن بەڵکو بەعکسەوە یعنی تقریبا تا ڕادێکی زۆریش يعني تهميش كراينا لو يعني مفروضة أو يا دلي دكتوري نفسي بيتن طبيبي نفسي بيتن وكو علاجي نفسي بداتا بشكل بخطة بشكل بابين علاجي نخوشي دروني علاجي نفسية
ئەو مفروض سایکۆلۆژیستەکان بدەن بەس بەداخەوە کە پرسیارمان کردووە بێ زۆری وەکو بابرێن ئێستاوانی خەریزی کولێ تەمریز دەبینی لە زیێش وای دادەنێن ئیش معاون طبی پێ دەکەن معاون طبی ئیشی پەرستاری پێ دەکەن ئەوانش بە هەمان شێوە یعنی ئیشی ئیداریان زیاتر پێ دەکەن ئێستا سایکۆلۆژیست وەزم بەس لە ئاوت پیشنت چار سایکۆلۆژیستیان دانایە کە پرسیارمان کرد ئیشەکانی فرانن ئەوانە سایکۆثێراپی دەکەن گوتیان ناوەڵ ئەوانە تەنها یعنی ئیشی ئیداری دەکەن یعنی فۆرم پڕکردنەوەیە یان ناونووسیە و تەنها ئەوەندەیە بەڵێ دەست خۆش شێرزاد طبعا ژمارە کاملەکان و بڵێن هەمووی کە چۆن نەخۆشی دەرونی زۆر نابێت وكاري كهرباء سبب هەمانجی لە نێوان بڵێن بواری دەرونی بوارەکانی تا ئێستا هیچ هاوکاری نیە لە نێوان بواری دەرونی بوارەکانی وەک چاودێری تەندروستی سەرەتایی ئەوەی کە باسمەکەن بکەتە دروستەکان چاودێری نەخۆشە گوازراوەکانی وەک ئایدز و هەوکردنی ڤایرۆس تەندروستی منداڵ و هەرزەکە بەکارهێنانی مادەی خۆشبەر بواری پەروەردە کارباری کۆمەڵایەتی نیشتەجێبوون بە ساڵات هەتا دوای هەتا ئێستا ئەمە علاقەیەکی ڕسمیمان لەگەڵ ئەو شوێنان هیچیانە کە زۆربیان پێویستیان بەڕاستی بەمەیە مەسەڵەن بە ساڵات چۆن زۆر مهمەوە کە چی بەردەوامان هەبی کە نیتمان بە هەمان شێوە بواری پەروەردە تا ئێستا نیتمان مادەی خۆشبەر ئێستا نزیکەی 300 گەنج جیرایە لە ئاسایشی هەولێر بە توهمەوەی کە بەکاری هێنایە خۆی بەکاربەرمان هەیە متەعاتیمان لەگەڵ متاجرە زۆربیان کە جیرانە زۆربیان بەکاربەرن مادەکان بەکارهێنایە داوامانی نەکرا بین حاڵەتی ئەو نەخۆشان چاکەنەوە کەواتە ئەو هەمانجە پێویستە بۆی نەخۆشکردنەکان کەمکردنەوە نەوەزارەتی کاربار و کۆمەڵایەتی هیچ ڕێکخراوێکی ناحکومی هەڵدەستاوە بە دابینکردنی کار بۆ نەخۆشکردنەکان کە زۆر زۆر بەڕاستی ئەمە چێشەکی یەک لە چێشە گەورەکانمان ئەوەیە نەخۆش دەگاتن لەوی بۆ نمونە شیزۆفرینیا هەیە پاش دوو هەفتەی چا دەبێت بستۆ نەمارە چ بکات لە وڵاتیمە نەکەس کاری دەداتێ نەکەس بڵێن کە گوتی نەخۆش دەرمیانی شێت کە گوت شێت نەکەس زاواز لەگەڵ دەکات نەکەس دەیخوازی نەکەس کاری دەکات نەکەس مەرحەبای دەکات دەبێت لایەنەکە جێهێتەکەی بێ کار لەبەوە ئەو شوێنە لە ئەو کەسانە بدۆزیتەوە لە شوێنێکی گونجاو دەیانێتن ڕۆژێ ئەو کەسە ئەو خەڵکی کە سوودمەند بوونە لە چاودێری کۆمەڵایەتی معاشەکەی کار لەسەر تا باسمان کرد بەهۆی نەخۆش دەرمی بریتە لە 7200 کەس لە کۆی 30400 کەس لە ناو شاری هەولێر لە هەولێر 30400 کەس پەککەوتەمان هەیە لەوانە 7200 نەخۆشی دەرونیان هەیە ڕۆژێ ئەو نەخۆشانی کە لە زیندان و گرفتی سایکۆسیانی لە نێوان 2 هەتا 5 ڕۆژێ ئەوانی بیرکۆڵ لە زیندان نازانین بەڕاستی تا ئێستا ئەو جەردەمان نەکردێت ڕۆژێ ئەو زیندانیانی کە مانجی لایەنی کەم جارێک چاوی بەپسپۆر دەروین دەکەوێت بریتە لە یەک لە بۆدا دکتۆرەکەم سەگابی کردەوە لە زیندانی مەحەتە و ئەحداث و ئەوانە مانگانە دەچی حسابمان کرد ئەو نەخۆشانی کە دەیانبینی یەک لە بۆ 20 بەداوەستون توێژنەوە تا ئێستا هیچ توێژنەوە نەکرا جگە لە توێژنەوەی کە ئێستا باسی دەکەین هەتا ئێستا حکوومەت هیچ راپۆرتێکی ساڵانە نییە ئەمە تەمان لە راپۆرت وەزارەتی پلاندانیش تەماشامان کرد باسی بواری تەندروستی دەکات یەک نقطەش یەک کەلیمەش حەزم کرد ببینەوە باسی دەرەندروستی نەکراوە هەر بە نقطەش باز نەکراوە بە کەلیمەش باز نەکرا وەکوی هابوزوری نەبیتم و آخرەکەش بورن کە بڕێک درێژ بەوە سپاس لە بەجێگرتن یەکەمین توێژینەوەیەکە بۆ شێوەی توێژنەوەکە هەرزە نەخۆش دەرونەکان بەڵام بەو بوارەی کە بۆ شوێی کە باسمان کرد بە شێوکی گشتی خزمەتگوزاری دەرەندروستی یەکەم توێژینەوەیە وەکو خزمەتگوزاری ڕێژەی دوو جار ئیشە بەسەدا 350 ئەگەر تێک دەکەینەوە سەتا 29 لەسەرەوەی ستانداردی عالەمی خۆی ساڵ 2006 دەبری ئەشۆ ئەوها ڕاپرسێکی کرد ڕاپرسێک هەم بەڵام هەموو عێراق تقریبا لەو ڕاپرسیە نەخۆشە دەرونیەکان بەگشتی 170 دەرس بەگشتی بەگشت طبعا هەمووی 170 نەخۆشی بەگشت ئەم دەرس ئمە بەس لە عێراق لە عێراق دەڕاوچی و خەمۆچی ڕۆژەکە بەڕاستی زۆر لە سامپلەکەمان دەستکەیە مش ڕێژەکەم پێ زۆرە تا 29 زۆرە بەڵام بە ڕۆژێ ئەوەندە تۆزە کەمتر بێت هەردووچی خاستە خەمۆچی هۆکارێکی سەرەکی پەککەوتەیە یعنی دڵواچی برێک باش لە بەڵام خەمۆچی یەک لە هۆکارە ئەساسەکانە حەزم لە ئیشارە لەوە خاڵەکی بکەنە سەر ئەو ڕێژە زۆریەی ئەو سۆشیال ترانزیشنەی بەڕاستی ئەو تەتەورێکی ئێستاکە حالیەن هەیە هەروەکو ئیشارەت پێ کرد یعنی ئەوها دەبی بەڕاستی زۆر بە قوولی فکری لێ بکەینەوە کە سەبەبی ڕئیسیە لە مەسەلەی ئەنزایەتی بە دەرەجەی ئەوەلی کە ڕێژەکەی زیاتر دەسوو دوای ئەوە دپرێشن ئەگەر تەماشای لە تەقریرەکەی باسی ئەومان کردێ مەدابەشی ئەومان کردێت تحلیلی هەم ئەنزایەتی و دپرێشن بە گوێرەی ئینکەم بە گوێرەی ڕاتبی مانگانەمان کردیان یعنی لە تەقریرەکەی ئەگەر خوێندتان تەماشامان کردیان ئەوانەی کە
طبعا توزيع ما كم ترى إذا مليون أقول تقريبا مع جوارداتي أو مليون كتا 2 مليون أو 2 مليون زيادة بديار كت أو كد 2 مليون زيادة وردقليتن شيء أنزاتي بريشنيان هم زيادة نسبة زيادة لبروي دائما كاتو راتب الزيادة بعدين أول 2 مليون زيادة نيدي زيادة بيوستي زيادة ودائما في كل ويدا كاتو بيوستي كان الروجاني خوي دار بكاتن أو هو بدا إن كان خوي زيادة بكاتن أو خوي زيادة وارداتي زيادة بكاتن لبروي كتمشى كاتن دورة بيشتي خوي عرض زور ولا اقتصاد جواك عرض زور بيتم طلب زور دنيتن فأمن برأي من السبب الرئيسي زوربوني أو أنزايتي ديبريشني أو سوشيال ترانزيشني أو تطور سريعي لهوليريك لا والمقتضى مش أوي كسامبل كمان أما تركيزي كل ما لنا وشاري هوليريك بيا يعني تنالتهم دولة لنا حدود السطي زادي صد متري بدل زي أولي تركيز ما نسر أوي كرديا تنيجي تربا رجعك كم تدبو بيقومان لو أنا توزع كم تردبو بس معناه أولي زور كم يجدبو بعدين ده هات السر بينز وششو أو تصورنا كم أفكار دكتور بودا أوانك دهات سرو دملونا هو ديبريشني شوية لو هردو كان زيادة بقى هردو كان أو أنا خوي دهاتك كم كجوايا لو ديبريشن دهاتك كم كجوايا كم بتقول مليون كم ترى جوايا يعني بخوي مسألة سليمانية دري أوي هيتي أمريت بوي أوي أمريتي أو نيتي أمريت بوي يعني أوي راتب يعني لبيني أوي راتب يعني لبيني مليون كتا 2 مليون بو أمر رجعي زاتو ديبريشنيان لهردو يعني وصلت أو المليون يعني قناعتي هبو بون دي ديارة يعني زيادة لو أنا سيدي موظف بيتن لو أنا زيادة مستقر ترو باري دروني لهردو يعني زاتو ديبريشنيان